ئەمڕۆ ئەم سێ پەرلەمانتارە بە نوێنەرایەتی 26 پەرلەمانتار و زیاتریش ڕەنگە هەبێ پێ ڕانەگەیشت بێ واژووی بکە لە فراکسیۆنە جیاوازەکان سەردانی قونسولیەی کۆماری فەرەنسامان کرد و ئێمە لە نزیکەوە نیگەرانی خۆمان و بەشێکی زۆری ئەم خەڵکوی جەماوەری هەرێمی کوردستانمان پێ ڕاگەیاندن لەسەر ئەو سوکاتی و بێڕێزی کە بە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ کراوە ئەوەی کە ڕوویداوە لە فەرەنسا و ئێستا ڕوودەدا ئێمە پێمان ناخۆشە و پێی نیگەرانین و لە هەمان کاتدا ئێمە دژی هەموو جۆرە توندڕەوی و پەرگیریەکی بە هەر نایەکەوە بکرێ ئیسلامی بیکە عەلمانی بیکە ئێمە دژی پەرگیرین دژی توندڕەوین و ئێمە تاکیدمان لەوە کردەوە کە ئێمە ئەو پەیامە ئێمە هیوادارین کە بگا بە دەسەڵاتداران و بە بەرپرسانی باڵای کۆماری فەرەنسا ئەوش لای خۆیەوە بەڵێنیدا کە ئەم یادداشتەی ئێمە بگەێنێتە دەست سەرۆکایەتی کۆماری فەرەنسا و بیگەێنی بە وەزارەتی خارجی فەرەنسا و ئەو هەنگاوە ئێمەشی بە هەنگاوێکی ئەرێنی باس کرد و گوتی ئێمە زۆر پێمان خۆشە ئاوا لە نزیکەوە نیگەرانی بێ و هەر جۆرە کێشەیەکی کە بە لە نزیکەوە ئێوە ئاوا باسیکەن ئێمە بەڕاستی ئەوە بە هەند وەردەگرین. داوامان لێ کرد کە میوانداری بکەین لە هۆڵی پەرلەمان و بێ لە بەرچاوی نوێنەرانی گەلی کوردستان و لە پەرچاوی موسڵمانانی جیهان لە پەخشی ڕاستەوخۆیە ڕوونکردنەوە بدا لەسەر ئەو هەڵوێستەی سەرۆکی کۆمار و حکوومەتی فەڕەنسی و ئەومان بە گرنگ زانی بۆ ئەوەی کە ئاشتەوایی ئەسڵ بێ و مافی مرۆڤ و ئازادیەکان ئەسڵ بێ و هەمومان کار بۆ ڕێزگرتن لە جیاوازیەکان بگرین و عەقیدەی ئێمە و ئەوەی کە کرا بێڕێزیکردن بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قابلی قبولکردن نییە لای موسڵمانان و ئێمە ڕێز لە هەموو پێغەمبەرەکان ئەگرین هەموو چۆن ڕێز لە پێغەمبەری خۆمان ئەگرین عەلەیهی سەڵات وەسەلام ئاشتەوایی گرنگە و مافی مرۆڤ گرنگە ئەبێ ڕێزی لێ بگیرێ بۆیە ئەویش زۆر پێی خۆش بوو و زۆر بە گەرمی ڕێزی لە کۆبوونەوەکەی ئێمە گرت لەگەڵیا دەرەنجام هیوادارین کە بێتە هۆڵی پەرلەمان و لەوێوە ڕوونکردنەوەی پێویست با بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ موسڵمانان بە تایبەتی. هەر بردننی ئەو یادداشتەی مە لە بۆ قونسڵگەری فەڕەنسی ئەوە دەردەخا کە موسڵمان ئاشتی خوازن و بڕوامان بە گفتوگۆ هەیە و بڕوامان بە پەرچەکردداری توندوتیژی نییە و ئەوانیش بە هەمان شێوە ڕێگای گفتوگۆیان پێ باشترە بۆیە بە وان لێ ڕادەبینین کە بە دەنگ داواکاریەکانمانەوە بێن بە دەنگ ئەوەیەوە بێن کە ئەو سوکایەتیە ڕابگیرێ